گروپێکی کورد و ڕۆمانی و تورک بە پاسپۆرتی ساختە ئۆتۆمبیل دەدزن لە کۆمپانیەکانی بەکردانی ئۆتۆمبیل. تا ئاگادار کراینەوە لەلایەن ئەو کۆمپانیەکانەوە ئێمە بە سورین کات شوێنی ئەوانەوەی ئەوەمان دەست نیشان کرد و توانیمان بە سورین کات تۆمەتباران دەستگیر بکەین و ڕادەسی دادگایان بکەین. لەسەر ساختەکردنی وەکالەتی تایبەت بۆ بەناوکردنی ئۆتۆمبیل دەستگیر دەکرێت. لەلایەن فەرمانگەی دادنووسێکی پارێزگای هەولێرەوە ئاگادار کراینەوە بە هەبوونی حاڵەتێکی ساختەکردن لەسەر وەکالەیەکی تایبەت بە ئۆتۆمبیل. لە کاتی قەدەغەکردنی هاتشۆ دوو گەنج دەستگیر دەکرێن بە بڕێک مادەی هۆشبەر لەگەڵ هەڵگرتنی چەکی بێمۆڵەت. پاشەوەی دەستگیرمان کردن بینیمان میزانیەی مادەی مخادەراتیان پێیە بە چەکی بێمۆڵەتیان پێیە. لەگەڵ میوانەکانم ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین لە کورسان بشار لە پرۆگرامی تاوان و سزا. سڵاو ڕێز من بژاردی لا هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک دەخوازم. تیمی پرۆگرامی ئەمجارەشمان پێک هاتووە لە بەڕێز پارێزەری ڕاوێژکار ئەحمەد گەرمیانی لەگەڵ بەڕێز دکتۆر زانە ئەحمەد پسپۆڕی کۆمەڵناسی تاوان، هەروەها زۆر بەڕێز ئەمید سەرکەوت جەلال ئەتروشی پسپۆڕی بەڵگەی تاوان. هەموو لایەک بەخێرن. پێشەوەی بچمە سەر کەیسی یەکەم بە گوێ لە ئەفسەری لێکۆڵەر بگرین بزانین ئەو کەیسە چۆنەوە اینجا گفتوگۆ لەسەر دەکەین. فەرمە. سەرەتا دەمەوێت باسی دۆسیێکی دزی ئۆتۆمبیلتان لۆ بکەم بە شێوەیەکی پەساپۆرتی سەختە کە مەجموعە شەخسێک لە ڕۆمانیەوە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە بە پەساپۆرتی خۆیانەوە لە هەولێر دانیشتوونە سەرەتا لە تورکیا، لە تورکیاش لەگەر هاوڵاتیەکی تورکی هاتوتە کوردستانەوە ڕێگان پێدراوە لێرانە شاوکاریان کردووە و شوێنیان لە بۆ دابین کردینە لەلایەن چەند هاوڵاتیەکی کورد لە ڕێگای پەیوەندی تەلەفۆنی و لەگەر برادەرەکانیان لە دەرەوەکە ساڵیان هەبووە ڕێیان پێداینە هاتینە لە شوقەکانی هەولێر دانیشتینەوە و دەستیان بە ئەنجامدانی سەختەکاری کردووە و چەند ئۆتۆمبیلێکیان لە کۆمپانیەکان وەرگرتووە و ئۆتۆمبیلەکانیشیان بە پەساپۆرتی سەختە پەساپۆرتەکانیان داناوە لە نووسینگەی بەکرێدانی ئۆتۆمبیل پاش ئەوەی پەساپۆرتەکانیان داوە ئۆتۆمبیلەکانیان بردووە و فرۆشتیان و بە تۆزوبە ڕەوانەی خوار و عێراق کراون وەکو ئەو مەحلوماتەی کە ئەمە لە بەردەستمانە دواتر پەراوی لێکۆڵینەوە لەلایەن کۆمپانیەکان کە هەواڵیان بە ئێمەدا پەراوی لێکۆڵینەوە لە بۆیان ڕێکخراوە و تۆمەتبارانیش دەستگیرکردنەوە هەروەک لە ئۆتۆکانی تۆمەتباراندا هاتووە کە دەڵێن ئێمە چەند کەسێکمان ناسیوە و خەڵکی هەرێمی کوردستانن لە مۆلدۆڤیا لە وڵاتی ڕۆمانیا کە ئەوانە هاوکاریان بووینە و ڕێ و نیشانداریان پێداینەوە کەوا بێنە کوردستان ئۆتۆمبیل لە کۆمپانیەکان وەربگرن و بفرۆشن و پارەکەشیان لە بینی خۆیان دابشکەن پاش ئەوەی کە ئەو شەخصانێک کە هاتوونە لە ڕۆمانیا ئۆتۆمبیلەکانیان فرۆشتووە بەڵام هیچ بڕە پارەیەکیان وەرنەگرتووە خودی ئەو شەخصانێک کە بە فێڵیان لێکردوینەوە هەڵیان خەڵەتاندوونە پارەکەیان بردووە ڕۆیشتینە هەندێک لە متهمەکان کە ئەوەی فەرمانی دەستگیرکردنیان هەبوو وەکو معلومات کە لە بەردەستمان بوو ناوەکی تاچی بوو ناوی سیانی و ڕبعیان نەبوو پاش ئەنجامدانی لێکۆڵینەوە بە زورین کات توانیمان سێ لەو تۆمەتبارانەی کە هاوکاریان بووینە و شریکیان بووینە و دەستگیریان بکەین و پەراوی ڕئیسیمان ڕەوانەی دادگای لێکۆڵینەوەی هەولێر کراوە لێکۆڵینەوەی گشت قۆناغەکانی بڕەوە بە پێی مادەی 289 لە یاسای سزاکانی عێراقی و ئەو تۆمەتبارانێک کە ڕاشگیراون کە تۆمەتبارەکان هەڵاتوو بوون پاش جیاکردنەوەی پەراوەکان ئێستا پەراوی تۆمەتبارانی هەڵاتوو لە نووسینگەی لێکۆڵینەوە تاوانی سەختەکاری مەوجودە لێکۆڵینەوەی تێدا دەکرێت لە مەتاڕی هەولێر
سێ شخصەکان و دوو ڕۆمانیویە کەچی تورک و شخصێکی تریشیان لەگەر دابووە کورد بوو خەڵکی هەولێر بووە چوار نەفەر بووینە هینای لە شوقەکانی هەولێر نیشتەجێی کردینی و شوێنی ئەوانەوەیان لە بۆ دابین کردی و پاش ئەوەی هەستاینە بە ئەنجامدانای ئەو کارە کە ئاگادار کراینەوە لەلایەن ئەو کۆمپانیەکانەوە ئێمە بەسورین کات شوێنی ئەوانەوەی ئەوەمان دەستنیشان کرد و توانیمان بەسورین کات تۆمەتباران دەستگیر بکەین و ڕادەسی دادگایان بکەین و بە پێی مادەی 1970 لە یاسای سزاکانی عێراقی بەندکراون تاکو ئێستاش بندن بەڵام پەراوی لێکۆڵینەوەیان کۆتایی هاتووە لە نووسنگەکەمان ڕەوانەی دادگای لێکۆڵینەوەی هەولێر کراوە لێکۆڵینەوەش لەوێ کۆتایی نهاتووە. بەڵێ جەنابی پارێزەر من حەزم دەکرد پێش هەموو شتێک جارێ بزانم نووسراوە فەرمیەکان کامن مهەڕاتی ڕسمی چی و چی بەڵێ سەرەتا پیرۆزبای مانجی ڕەمەزان لە هەموو مسلمانان دەکەم و هەروها مسلمانانی شاری هەولێر بە تایبەتی و دەستخۆشی لە جەنابەت دەکەم کە ئەو بەرنامە قنج و جوان و قەشەنگت ئامادە کردەوە بۆ ڕوونکردنەوەی بابەتی یاسایی بۆ هەموو بینەران و دەستخۆشی لێ دەکەم هیوای بەردەوامیت بۆ دەخوازم. سەبارەت بە محەڕاتی ڕسمی ئەو محەڕاتانەواتە بریتین لە جنسیە نفوز پاسەپۆرت وکالە بریکارنامە ئەو جواز سەفەر بەڵە پاسپۆرت ئەو محەڕاتانە کە حکوومەت دەریان دەچوێنێت یعنی دەرچواندنیان لەلایەن حکوومەتەوە حکوومەت ئیزداری دەکات ینی هەویەکی کۆمپانیایەک ئەوە محەڕەتی ڕسمیە نەخێر ئەوە بابەتێکی ترە ئەوە محەڕەتێکی ترە سەبارەت بە ئەوانە جیهەی ئیزداریان وادە دەرچواندنیان لەلایەن حکوومەت بۆ نمونە وەصلێکی دائیری حیسابات دائیری زەریبە یاخود مرور غرامات و ئەو شتانە ئەوانە هەمووی محەڕەری ڕسمین چونکە حکوومەت دەری دەچوێنێت. ئەگە یەکێک لەوانە تەزویر بکەیت ئەوم بۆ باس بکات. بەڵێ ئەوە بەپێی مادەی 289 تەزویرات محەڕاتی ڕسمی سزایەکەی تاکو 15 ساڵ دەڕوات. ئەوەی بەکاری دێنێ ئەوەی بەکاری دێنێ بە هەمان شێوەیە 298 ینی ئەو مادەیە سەپێ بەسەرێت 298 بەکارهێنانەکەیت. ئەوەی مەسەن محەڕێکی ڕسمی لایە بەڵام نەیزانیوە تەزویرە بەڵام لە شوێنێک دەژیر دەکرێت دەڵێ ئەوە تەزویرە نەیزانیوە ئەوە چۆن دەبێت؟ ئەوە لە شێوازی دادگایەکردنەوە بۆ دادوەرە بەڕێزەکان بەجێ دەمێنێت زروفی ڕف ئەو شێوازی بەکارهێنن و مەترسی تاوانەکەی چۆن ئەنجام داوە کە علمی نەبووە و زانیاری نەبووە ئەوە تاوانبارە ناڵێن تاوانبار نییە بەڵام نەیزانیوە ئەوە کێشەیەکی ترە چونچکە لێرە نەسەکی مادەم یاسایی من هەیە ئەڵێ الجهل بالقانون لا يعتبر عذرا. ئەی کەسێکی ئاوا قاڵبێکی نێودەوڵەتی نییە مەسەن ڕۆمانی تێدایە مەسەن تورکی تێدایە ئەو کەسانە تۆزە زەحمەتی لە محکەمە یان وەکو مواطنێکی ینی هاوڵاتێکی عێراق معاملەی لەگەڵ دەکرێت. بەڵێ چونکە تاوانەکە لە خودی کوردستان ڕوودراوە یاسای سزای عێراقی بەسەر ئەسەبێت یاسای سزای عێراقی بەسەر یاسای ژمارە 111 ساڵی 1969 سزای عێراقی بەسەر ئەسەبێت چونکە تاوانەکە لە ناو کوردستان ڕوا. ئەو تاوانبارانە هەفتەیەشیان تاوا نەکردێت لە ناو کوردستان و ئەو تاوانیان ئەنجام دابێ چکوازم قانونەکەی لە 7 ڕۆژ کەمتر بێشتەکە لە 7 ڕۆژ زیاتر نەخێر شتیوامان نییە ئێمە شوێنی ڕوودانی تاوانەکە بەپێی ساعاتێکیش بێتن هاتنەوە وڵات بەڵێ بەپێی اختصاسی مەکانی یعنی شوێنەکە شوێنیکە شوێنی ڕووداوەکە لە کوردستانە یاسای سزای عێراقی تطبیق بێت یاسای سزای عێراقی تطبیق بێت. جا بێ ئێستا بینە سەر فرتوفێڵ بەڵێ چونکە ئەوە دەچێتە ناو قاڵبێکی وەرە من حەز ناکەم وەکو هاوڵاتێک حەز دەکەم یەکێک ینی تەزویرەکە شتێک بێ ینی دزینەکە شتێک وەڵام هەمووی دەچێت ناو قاڵبی فرتوفێڵ. بەڵێ ئەوە چۆن دەبێ ئەو کەیسە سەرەتا خۆی ئەوە کە تەعاملیان لەگەڵ ئەو کۆمپانیان کرد ئەو بیانیانە خۆیان نەناساندەوەکو شخصێکی ڕسمی خودی خۆیان باڵکو بە شخصێکی تر خۆیان ناساندەوە بۆ دەستکەوتنی پارە و سیارە و ئۆتۆمبیل. جا ئەمە ئەوەستە ناو قاڵبی ئەوەی شخصەتی خۆی بگۆڕێەوەش قانونەکە طبعاً ئەوە شتێکترە بەڵام بە وەسیلەیەکی فرتوفێڵ هەوڵیان داوە ئەو کابرایە ئەو شخصی خاوەنی کۆمپانیاکە ئیقناع بکەن
کە قەنەعەتی پێبێن بە شێوازێکی فرتوفێلەوە تا نەسب و احتیال ئەو سیارە و ئۆتۆمبیلانە وەرگرن و گرێبەستی لەگەڵ ئەنجام بدەن ئەمەش ئەکەوێتە بەڕکێفی مادەی یاسای 456 لە یاسای سزای عراقی ئەمەیە ئەکە تاوانەکەی دروست کردو هەر ئەزنەبێک کە بێتە ناو عێراق ئەگەر لە مدەی حەف ڕۆژ تاوانێک ئەنجام بداتن بە تاوان بۆ حیساب نابێت لە وڵاتی خۆشی لێرانە ئەو شتانە هەیە نەخێر ئەگە لە وڵاتی خۆی بە تاوان حیساب نەبێت نەخێر ئەو کری مداخلەش خۆشە وەڵامی ئەو سیارەی لە زۆربەی یاسای وڵاتەکان بڵێ خاڵەکەیە ڕەنگە بڕگەیەکەیە باز لەوەی دەکاتن ئەو کەسەی کە لە وڵاتەش کە دێتە لە وڵاتێک دەستە وڵاتەی دیکە لە ڕۆژی یەکەمە تا هەفتەیەک دەبی شارەزای یاسای ئەو وڵاتەبی بەڵام ئێمە کۆمەڵک تاوانمان هەیە لە هەموو وڵاتانی دنیادا یەکن یەک بابەتە ئەو کردارە بە تاوان هەنەشمارە وەکو کوشتن وەکو فردکردن وەکو تەزویرکردنە وەکو سوتاندنە وەکو کۆمەڵێک بابەتی تاوانیە هەموو وڵاتان بەڵام لەگەر ئەوەشدا هەندە ڕفتار هەیە ڕەنگە لە لای ئێمەدا کردارەکە قوبڵ کراو نەبی قەدەغە کراو نەبی لە وڵاتەشکە ڕێگای پێدراوە لەو بابەتانە ئەو خاڵە ڕەنگە جێبەجێ مەسەن کولتورەکە فەرقی هەبێت بەنسبەت ئێمە یاساکە ئێمە دیارە یاسای سزای عراقی دیارە ینی ئەو شتێ دروستیەکە یان ئەنجامی ئەدات ئەوە تاوانە تاوان بەڵێ تاوانە ینی ئەو مەجالێکیان نییە بەڵام سەبارەت بە هەندێک شت مەسەن کەلتور هەیە لای ئێمە باو نییە لای ئەوان لە وڵاتانی دەرێ مەسەن ڕەمەزانە دێت ئێرانە مەسەن ناوجادە با بڵێن ئاو لەوانەیە نەخێر هەتا لە بواری ڕفتاری تاوانکاریە بۆ نمونە لە هەندە وڵاتی ئەوروپیە کەمە باسی مادەی هۆشبەر بکەین بەکارهێنانی مادەی حەشیشە بۆ تەمەنی سەروی 18 ساڵی ڕێگای پێدراوە لە هۆڵندا لە وڵاتی سواری تایارە بە وەرە هەرێمی کوردستان ئەو بابەتی دەربینەوە بەکاربینە تاوانە بەڵێ یعنی شتەکان فەرقی ئەوەندە ڕفتاری تاوانکاری هەیە لە وڵاتێک بۆ وڵاتشکە جیاوازە ڕەنگە بە پێی مێژوش لە وڵاتی ئێمە دوونێ بابەتە قەدەغە بۆ ئەوڕۆ ڕێگای پێدەدرێت بەڵام هەندە شتەیە یەک بابەتە و کۆکن لەسەری کوشتن هەر تاوانە لە هەر وڵاتێک فرتوفێل و هەڵخڵەتاندن ئەو بابەتانە ڕەنگە لەسەری جێبەجێنە ئەی فرتوفێل حەزم لێ تۆزە قسەی لەسەر مادەی 456 ئەوم بە جوانی بۆ باس سزای ئەم مادەیە لە 3 مانگ تاکو 5 ساڵە جونحەیە واتە کەتنە کەسێک هەڵبستێت بە ئەنجامدانی ڕێگای فرتوفێڵ بۆ وەرگرتنی پارە یاخۆ هەر شتێک شتنی مەرجێ پارە بێ بۆ شتێتر وەرگێت ئەم تاوانە ئەنجامەدا ئەو کەسەی ئەو ئۆتۆمەتبارانەش ئەوە وەرگرتنی ئەو ئۆتۆمبیلانە ئەوەش ئەکەوێتە ڕکێفی 450 جگە لە تەزویرەکە ئەوانێ بۆ حساب دەبێت جگە لە تەزویرە خاوەنی کۆمپانیەکە کاتوانێت بە مادەیەکی ترش کاتیان لێ بکات 456 کە نەسب بۆ احتیالە وەستاوانەکەش لە 3 مانگ تاکو 5 ساڵ سزای وەرە ئەی جەنابی پارێزەر بۆ ئۆتۆمبیلانیان بردە جنوبی عێراق بۆ لەوێ یاسا ئاسانترە بیفرۆشن یان چیە مەسەلا هەر تۆمەتبارێک ڕێگادانم پلانێکدانە بۆ تا ئەنجامدانی تاوانەکەی پلاندانن بۆ ئەنجامدانی تاوانەکانیان جانە لەوانەیە نەیتوانی بێ لێرە تاوانەکەی ئەنجام بە تەواوەتی بکەێنێت یاخود ئەنجامی بدات لەوانەیە هاوبەشیان هەبێت هاوبەشیان هەبێت ئەتوان ئەو هاوبەشانش هەمان سزای ئەمان وەرە ئەگرینەوە هەمان سزای ئەمان وەرەگرنەوە بە پێی 456 بە دەلالەتی ینی بە چاوساغی مادەکانی 47 و 48 و 49 لە یاسای سزای عراقی هەمان سزا وەرەکردنەوە دەستەکان خۆش بێ ئەم نماوی بەس بە فرتوفێڵ عقوبە دەدرێنەوە بێ باشنیە بەڕاستی بەڵام ئەوان کەشی بۆ حساب دەکەن طبعاً دەستەکان خۆش بێ جەنابی حەمید ئێمە پشکنینی تاقیگای پشکنینی وامان هەیە ئەو پاسپۆرتانە کۆنتڕۆڵ بکەن و شتیوە بڵێ ئێمە لە بەرەبەتی بەڵگەکانی تاوانی هەرێم بەشی دەستنووس ڕۆژانە کیسێکی زۆرمان بۆ دێ یەکێک لەو کیسانە کیسی پاسپۆرتە بە قەراری دادگا بۆمان دەنێرن تاقیگەی بەشی دەستنووس ئامێری ئەلکترۆنی زۆر پێشکەوتمان هەیە ستافی و خەبیری باشمان هەیە ئەو پاسپۆرتانە پشکنی لەسەر دەکرێت بە جوڕی ئەو ئامێرانە ئایا پشکنینەکە دەکرێت بە ئەشعای ئەلترۆڤایۆلێت یان فۆکوس یان ترانسمیتت پێ دەکرێت دەست بە لاپەڕیەکەمەکەن ئایا دەستکاری هیچ دەستکاری کرای لەسەر ڕسمەکە یان ناوەکە یان ژمارە هەموو جیهان دەتوانێت ئەوە بەڵێ هەموو نەبەست پاسپۆرت هەموو ویزێکیش هەموو ویزەیەکی بەڵێ و لاپەڕێکەم لەسەر بارکۆدەکە و شتانە هەمووی پشکنی لەسەر دەکرێت ئایا دەستکاری کرایانە دوای ئەوە دەچنە لاپەڕەکانی هەموو پاسپۆرتەکە مۆری فڕۆکە خانەکانی لەسەری چی وڵاتێکی جیهان بێ
چ ویزەی لێسەر هەبێ ئایا دەستکاری کرایە دەتوانن تاکیدیەوە بکەنەوە دخولی و خروجیانە مەسەلاً دەتوان ئەوە هەمانجێ هەیە لەگەڵ مەتاڕی دیکە بەڵێ بەڵێ بڵێ ئەتوان زۆر هاوکاریشن لەگەڵ یەکتر بڵێ پشکنی داوی ناوڕاستیش دەکرێ لە ئەنجامدانی پشکینەکەش لژنەمان هەیە سێ خەبیرە لە کۆتایی راپۆرتەکان دەنووسن با دادگا دێنێنەوە لەو راپۆرتش نیشانەی هەموو جگای دەستکاریەکە ناو پاسپۆرتەکەی دیار دەکرێت دەستەکان خۆش بێ دکتۆر بۆچی ئەو تاوانبارانەوە تێگەیشتون ئێمە سروشتێکی زۆر ئاسانمان هەیە بۆ ئەنجامدانی تاوان بە تایبەتی بیانەکان یان ئێمە خۆش باوەڕین سادەین نەخێر زارێ ئەمە لە سەبنەمایەک دەبی کۆک بین ئەوەی کە هەموو جۆرە تاوانەکان لە هەموو وڵاتە چێیە تەنانەت لە وڵاتە هەر پێشکەوتەکانیش ڕەنگە فرتوفێری تێدا و خەڵقتاندی تێدا و سەختەیی تێدا و هەموو جۆرە تاوانەکانی تێدا بمانای وڵاتێکی پێشکەوتی بەزەوشم کە دەچی بۆ مەتار کە دەیتە خوارە لێت دەپرسێ بە تایبەتی لە وڵاتانە بێت لە ئەوروپای شەرقی بێیان لە میدل ئیست هەمووی کە دەی لە مەتار لێ دەبێت بۆ چۆ دەچی چەند ڕۆژ دەمینێتەوە چەند پارەت پێەیە بۆ ئێمە هەندێک دەوڵەت هەیە ئێستا ئەوانەی کە هاتون تاوانیان ئەنجامدا حەقا لیان بپرسن لە چۆ ئیش دەکەیت لە چۆ ئەمێنیتەوە لەگەر وەی ما حقەت لە مەتارەکانی ئێمە لە فڕۆکەخانەکان ئەو دەستگایانەش مامەڵەیەکی زۆر ورد هەبیتن داتایەکی زۆر کۆ بکرێتەوە لە کەسانی سەردانی ئێرە دەکەن بۆچی سەردان دەکەن چەند ماوە دەمینێنەوە کارەکانیان چیە چالاکیەکانیان چیە لەکوێ هاتینەوە لەکوێ دەمێنەوە ئەمانە هەر هەمووی دەبی داتا هەی بەوەی کات و لە حاڵەتی لە کاتی پێویستە بە زووترین کات بیگەیە ئەو بگەی ئەو کەسێک دەگەڕێم و سەر بابەتەکەی پرسیارە مەسەلەی تاوانی فرتوفێڵ و هەڵخڵەتاندنەوەە کە پێی دەرێن نەسب و احتیال ئەوە باسم کرد گوت من هەموو وڵاتانی دنیادا هەیە ئەوەی کە ئەنجامیش درایە وەکو خستانە ڕوو بە شێوەی گروپ ئەنجام درایە باندن ئەمانە ئەم کاریان کردیە ئەوەی گرنگ ئەمە بیزانین ڕفتاری تاوانکاری هەمە زۆرن هەندە تاوان هەیە بە شێوەی نائەنقەست ئەنجام دەدرێتن لە هەڵچوو نادەکرێتن بەڵام خەسڵەت و سیفەتەکانی تاوانی فرتوفێڵ و هەڵخەڵەتاندن زیرەکی تێدایە بەکارهێنانی هزری تێدایە بە مانای بە شێوەی پلاندارێژرا بۆ ئەنجام دەدرێتن جا ئەمانە کە پلان بۆ دادنێن و ئەم کارانە ئەنجام دەدەن و لایەنی هزری بەکاردەین و ئامێری پێشکەوت و بەکاردەین بە مانای ڕەنگە ئاشکراکردنیان و دەستگیرکردنیان بەراورد بە جۆرە تاوانەکانیت کە هەندە کارەچێندا ئاسان نەبیتن بۆیە پێویستی بە ماوەندی بوونەکی زیاترە و دەبێ ئەمە تێبگەین ئەمە مامەڵە لەگەر دۆسیەیەک دەکەین تاوانباران بەلایەنی کەمەوە لەو گروپانە خەڵکی تێدایە ئەزمونە بە مانای ڕاهاتوە لە سەرفتاری تاوانکاری چکات و باسی کە نەسب و احتیال دەکەی فرتوفێر و هەڵخڵەتاندن دەکەی دەبی ئەم خەڵکە ئەزمموی لەسەر ئەو بابەتە هەبی کە جەنابی پارێزەر باسی ئەو بابەتەدا کرد تاوانی تەزویرکردن ئەمانە دەبی شارەزاییان هەبی دەبی ئەو هوەرەیان هەبیتن بەمانای ئەتو مامەڵە لەگە دۆخێک دەکەی ڕفتارێک دەکەی ئەو ڕفتارە هزری تێدا بەکار هاتووە زیرەکی بەکار هاتووە ئەمە ڕاهاتوونە دووبارە بوویتەوە ئەو کردارە جا زۆری تاوانی فرتوفێر و هەڵخڵەتاندن حقەت بۆ ئەو کەسانە دەگەڕێتەوە کە دەتوانین ئەمە پێیان برین بەشەکی زۆریان ڕاهاتوونە لەسەر ئەو کردارەی دووبارەیان کردەوە ڕەنگە لە قۆناغەکانی سەرەتا بدایەتی بەهۆی هۆکاری تێکچوونی خێزامی هاوڕێی خراپبی یان خراپی بارودۆخی ئابووریبی یان ڕەنگە بەهۆی ئەوەی کە ئەو مرۆڤ نەگەویشتە پیشەیەک پێگەیەکی گونجایی پێبەخشی نەگەویشتە پیشەیەک ئامانجەمادیەکانی پێ فەراهەم بکاتن ڕووی لەو بابەتە کردیە کە ڕووی تێکردیە ئەمە دووبارە بوویتەوە ڕەنگە ئێستا لە لای ئێمە وڵە وڵاتانی دیکەش کە توێژینەوەی بابەتی تاوانبارانی تەزویر دەخینەوە بوویتە پیشە دکتۆر زانە حەزم دەکرد وەسفی شخصێتی یەکێک لەوانە بکەیوانێ مەسەڵەن هاتووە با بڵێن لە ڕۆمانیەوە هاتووەتە کوردستان و وڵێ من فشەیە لێرە با بچین دزی بکەین و خەڵک هەڵخەڵتێنێ حەزەکە وەسفی یەکێک لەوانم بۆ بکەیت چ جۆرە مرۆڤێکنەوەە من دیسان باسم کرد لە خاڵی پێشتر باسم کرد ڕەنگە ئەوکو شخص نا بەڵام بەگشتی ئەو کەسانی ئەو جۆرە تاوانە دەکەن دیسان دەڵێمەوە ئەو کەسانی خاوەن ئەزمونن کەسانێکن ممارەسەیەکی تەواویان لەسەر ئەو کردار و ڕفتارانە هەیە ئەمانە بە پێی پلان هاتینە ئەمانە ڕەنگە توێژینەوەیان کردیە و دراسایان کردی و زانیاریان کۆکردەوە پێشینەی تاوانیشیان هەیە لە وڵاتی خۆش من خۆ باسم کرد زاری ئەمە دەبی بزانین تاوانەکانی فرتوفێڵ و هەڵخڵەتاندن خەسڵەتەکانی وا لێ دەکات لە شار ڕوودا چونکە دەبی لەو شوێنەبی کە چالاکی ئابووری و پیشەسازی و کشتتوکاڵی ئەو پیشەسازی و چالاکی ئابووری تێدایە
لەو شوێنانە ئەو زۆرە تاوان و کردارانە ڕوو دەدەن ئەو کەسە ئەو کارە دەکاتن لەو شوێنەی وەکو خراڕوو باز لەوەی کرا کە ئەمانە ناساندن بۆ لەگە کۆمەڵە کەسانێک یان چەند کەسێکە لە دانیشتووی هەرێمی کوردستان یان دانیشتووی وڵاتەکەی ئێمەە ئەمانە دیارە لە گفتوگۆ و مناقەشات گۆڕینەوەی زانیاری و داتا کۆمەڵێک معلومات ڕەنگە بڕیاری وایاندا کردارەکی وا بکەن وەکو باسم کرد ئەمانە ڕەنگە کەسانی خاوەن ئەزمونن چۆن دێن بەس شێوەیەک دێن کردارێک دەکەن کەلوپەر و کەرەستەی ئەنجامدانی کارەکانیان وا کردیە ئەمە ڕەنگە ئەمن پێم وانە ئەو کەسی ئەو کارە دەکاتن پێی وابی ئەمە لە هەرێمی کوردستان ڕەنگە زۆر ئاسایی بی و زۆر ئاسانی کوردەکان پێیان وتبێتن ئەو کوردانی کە ئەوانیان هێناوە چکە کوردیشیان لەگەڵ دوو کوردیان لەگەڵ ئەوانیان هێناوە لە وڵاتی شتر وتی ئاسانەیە و کەس بە کەس نیە وەرە بۆ خۆ دزی بکە لەوانێ وایان تێگەیان زاخ ئاشکراکردنی و دەجیرکردنیان گەورەترین بەڵگەیەوە کە ئەوان بە ئاراستەیەکی هەڵەبیلیان کرد باشە وەزیفەی وەکو کوردێکە و وەزیفەی چیە وەزیفەی ئەوەیە مەسەرەن ئەو وڵاتە بپارێزێ لە دز و جەردە و شویان بچێ خەڵک بێنێ ئەمە دەبی بزانین حەز دەکەم باسییان دەبی ئەمە بزانین لە کۆمەلگادا کۆمەڵێک کەسانێکمان هەیە چەند گروپمان هەیە یەک لەو گروپانە خەڵکانێکن کە ئامادەی تاوانیان تێدایە ئامادی ئەویان تێدایە بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆیان هەر کردارێک بە هەر شێوەیەک بە هەر ڕێگایەک بیکەن ڕەنگە ئەم بیر لەوەی نکاتەوە کە ئەو کردارەی دەیکا ئەوە زەرەر و ژیانە بە ملەتەکەی ئامانزە بیر لەوەی دەکاتەوە ئەم خاڵە دەمگەینتە ئەو ئامانزەی کە ئەمە دەمەوێت وەکو باسم کرد ئەمە لە تاوانناسی کە مێژووی تاوانباران سیر دەکەین خۆڵکەچی تێدایە بێبەش بووە پێگەی نەبووە ڕەنگە هەستی بە بێڕێزی کردیە هەستی بە کەمی کردیە ئەمانە هەمووی کۆبوویتەوە لەسەر ئەوەی کە بەرەو ئاراستەیەک بڕواتن پێی برێن تاوان دوا ڕۆژیش تاوانەکە وەکو پیشەوە بگری دەستخۆش بێ سپاس دەکەم جەنابی دەستخۆشتانە دەکەین چکەوە بە مادیبوونی ئێوە ئەوانە هەمیان ژیراون تاوان دەستخۆشی لە هەموو دەستگامنیەکان دەکەن کە ماندی بوونە ئەو کاریان کردووە ئیزافە بکەم بەڕێوەڕاتیەکانی ساختەکاری پاسەپۆرت و فڕۆکەخانە زۆر بە وریایی و بە جددی ئیش دەکەن بەڕاستی یعنی ئەتوانم بەڵام هیچ شتێک قوتار نابێوەکو ئەوە دەرباز نابێت پارێزەرێک وابڵێ من زۆر جار ینی متابعام کرد و ینی کێسمان بۆ هاتووە لە خاستم بالئەخەس لە فڕۆکەخانەی هەولێر نانهێشتۆ هیچ شتێ دەرباز چ لە هاتن چ لە ڕۆشتن بەڕاستی ینی زۆر لێ هاتوون زۆر خۆشیان لێ دەکەن چینە سەرکەیسێشتر ئەوجارە هەمویان خەڵکی ئێرن وەکالەتیان تەزویر کرد وەکالەتی خاصە بە ئەو پاکەژە بین اینجا گفتگۆی لەسەر دەکەین لەلایەن فەرمانگەی دادنووسێکی پارێزگای هەولێرە و ئاگدار کراینەوە بە هەبوونی ئاڵەتێکی ساختەکردن لەسەر وەکالەیەکی تایبەت بە ئۆتۆمبیل ئەو بوو ئاگداریان کردین و مەفرەزەکانمان چونێوێندە توانیان تۆمەتبارێک بە ناوی کاف دەستگیر بکەن تۆمەتبارەکەمان دوای لێکۆڵینەوە لەگەری دانی بەو تاوانەی دانا کەوا هەڵساوە بە ساختەکردنی وەکالەیە و بەڵام لە وتەکانی داهاتووە کەوا بەخۆی نەیکردووە لەلایەن کەسێکەوە بە دوو هاوڕێکەوە بە ناوەکانی شین و با ئەو بوو دوای سیرکردنی پەڕاوەکە لەلایەن بەڕێزدادوەری لێکۆڵینەوەی تایبەتمەندەوە تۆمەتبار دەستگیر کرا دوای دەستگیرکردنی توانیمان تۆمەتبار با دەستگیر بکەین و تۆمەتبار با ئیشدانی بەو تاوانینە کەوا لە ڕێگای کەسێکی ترەوە بە ناوی شین ئەم کارێ بۆ کراوە ئەم وەکالێ بۆ کراوە کە وەکالەکە تایبەتە بە ساختەکردنی تایبەتە بە بەنێوکردنی محامەلەکانی بەڕەواندنی ئۆتۆمبیلی بەناوکردنی معاملەی ئۆتۆمبیل لە بەرامبەرەوەی ئەو کاریان کردبوو کەوا خاوەنی ئۆتۆمبیلەکە دیار نییە و دەتوانن بەم ڕێگایەوە بە خاوەن ئۆتۆمبیلەکان و بۆ کەسیان کردووە کە ئۆتۆمبیلەکەی کڕیوە ئەم وەکالەیە بۆتان دروست بکەین ئەو جۆرە تاوانانە زۆر نین کەمن بەڵام هەتا وەکو کێشە هەبێ وەکو خاوەن ئۆتۆمبیل کۆچی دوای بکیان سەفەری دەرەوەی وڵات بکات ئەم خەڵکانە پەنا دەبن بۆ ئەم کارانە ئەم کارانەش کارەی هەڵم پێویست ناکە خەڵک بەم ڕێگە چا بەم ڕێگایانە بچیتن بە ڕێگەی هەڵا کاری هەڵە بکاتەوە خۆشبەختانە لەلایەن فەرمانگەکانەوە ئاگاداری مە دەکرێتەوە کەوا بە هەبوونی کارێکی ساختە و چاوکراوەتر ئیش دەکەن لە فەرمانبەرەکان لە فەرمانگەکانیان
و ئەم دۆسیێش توانرا لە ڕێگای فەرمانگەکانەوە بۆمان ئاگدارمان بکرێتەوە بچین لێکۆڵینەوەی تێدا بکەین ئەو سەبارەت بەم پەڕاوەش پەڕاوەکە بەپێی مادەی 1970 لە دژی هەر سێ تۆمەتبار لێکۆڵینەوەی تێدا دەکرێت و لێکۆڵینەوەکە لە کۆتاییدایە و چاوەڕێ دەکرێت ڕەوانەی دادگای لێکۆڵینەوەی تایبەتمەند بکرێت بەچی دادگایکردنەوە. سپاس بۆ ئەفسەری لێکۆڵینەوە جەنابی پارێزەر ئەگەر باسی تەزویراتم بە بۆی 1970 لەو کەیسە باسی مادەی 1970 لە یاسای عراقی هەروەکو باسمان کرد مادەکە سزایەکەی تاکو 15 ساڵ ئەڕوات لێرە ئەوە بریکارنامەچیان هێناوە بە ساختەیان کردووە نەدەبایە بۆ ڕێگایە ینی بڕۆن کە ساختەکردنیەوە ئەو باستی مەرامێکی خۆیان بەکاریان هێناوە سزایەکەی تاکو 15 ساڵ ئەڕوات سێ کەسن هەر سێکیان هەمان سزایە ئەوەی دروستی کرد ئەوەی بەکاری هێناوە بوونی ئەو هاوبەشەش لەگەڵیان هەمویان 1990 بەدەلالەتی هەروەها بەدەلالەتی ماوەی دەتوان بەکارن ئەوەی هاوبەشیش بۆ لەگەڵیان چۆن دروستیان کردوتن هاوبەشەکانیشان مەجای تەنازولی تێدایە مەسەڵەن ساحێبی ئەوە کە بێتم لەم کاکەم تەنازول دەکەم لەسەر کەیسەوە شتا ئەوەی تێدایە بەڵێ خاوەنی کەیسەکە توانێت تەنازولکە بەڵام تەنازولیش کە تەنها تەنازولی کافی نییە مافی گشتی تایە لێرە مافی گشتیەکە لێرە ئەبێ ئەو تۆمەتبارانە سزای خۆیان وەرگرن بۆ باشە من ئۆتۆمبیلێکم کڕی ئەو وەکالەتی لەگەڵ بۆ نەشم زانی دوای گیرم ئەمن مووقفم چۆن دەبێت کاکبژار ئەوە لێرە نزانی و تیان نەزانێت تۆزێک ڕۆڵ ئەبینێت بەڵام وەکو وتمان نەسەکی مادەمانە هەیە الجهل بالقانون لا يعتبر عذرا يعني خۆ نەزانین و ئەو شتانە ئەوە نییە ینی لە سزا بێبەری بیت بەڵام شێوازی کڕینەکە و ینی معاملەکردنەوە ئەو شتانە چۆن کڕیت و علمت هەبوو یان علمت نەبوو ئەبێ ئیسپاتێکی بۆ دادگا ئەو کاتە دادگا بڕیارەتەکە تۆمەتبار یان تۆمەتبار جەنابی عەمید زۆر لەو کەیسانەی ئۆتۆمبیل وەکالەتی ئەوان لە بەڕێوەبەراتی هاتشۆ زۆر بە جوانی دەژیرن ئایا وە ژوورێکی ویان هەیە هی ئەو لە کۆڵینەوانە مەسا ئەو ڕاخانە تەماشایان کۆنتترۆلیان دەینێنە لە ئێوە دیسان ئەوانە دینێر نەدەرگا ئەگەر گۆمانیان هەبێت دینێر نەدادگا دادگاش چ وەکالەتێکیان محرکی ڕسمی شێکی بەسەر هەبێ دینێرێ بۆ ئێمە بەشی دەستنووس لێرە ئێمە دەست بە پشکنی نەکەین دوو حاڵەت هەیە حاڵەتی یەکەم ئەگەر ئەو وەکالەتە مزەوەر بە ئیزدار ئەستان مزەوەر مانای ئەوەیە لە دادگاکە دروست نەکرا لە دەروی عفۆن لە فەرمانگەکە دروست نەکرا لە دەروی فەرمانکە دروستکرا ئەوە مزەوەر بە ئیزدار لەبەر مەزاحاتی نمونەی مۆر دەکەین واژۆی دادنووس و ئەو مشتانە حاڵەتی دووەم ئەگەر لە دادنووسەکەەوە دەرچوو بێ پشکین لەسەر دەکەین چ دەستکاری تەلاعوبێکی لەسەر هەیە جۆرەکانی تەلاعوبە ئیزافەیە سڕینەوەیە تعدیلە حەسفە ئیمحا ئەو شتان هەمووی لەسەر دەکرێت دیار دەکەوێت وەکووتم پێش ئەوختش بەراپۆرتێک بەڵام جەنابی عەمید زۆر وەکالەت هەیە بە تایبەتی لە ئیشی عەرد و خانە و شتیوە و بینایە و شتیوە ئەوراقەکان سەتاوە مۆریتەوە هەموو شتیتەوە ئەوە چۆن دەزانن تەزویر کراوە نەموت ئێمە نمونەی هەموو شتێکمان هەیە مۆرە شتانە هەموو مەزاحات دەکرێت باشە کەیس نەبوو بێتە لای ئێوە هەر لە دایرەیەکی حکومی ئەو ڕاخانە دروستکراوە ئەو کەیسانتان بۆ نهاتوە یعنی ڕسمی نفوسەکە گۆڕابێ و ڕسمی جنسیەکە گۆڕابێ نەشتوانیە کاک ئەحمەد شتیواتان نهاتوتە پێشی زۆر دەرباز بوونی ئەو حاڵاتانە بە ئاسانی دەرناچێت ناتوانانی ئەو چونکە ئەگەر بەڵگەوتاوان ڕئی خۆی لەسەردا وتی تەزویرە ئۆتۆمەتبارە دەرباز سزای مۆزەفەشی حکومی چی دەبێت ئەگەر دەستی هەبێت لەو تەزویرە سزایەکی قورسە زۆر قورسرە ینی لەوەی کە شخصێک عادی ئەیکات دکتۆر من وەکو تاکەشی ئەو کۆمەڵگایە مەسەلەن سیارێک دەکڕم دەڵێ ئەو وەکالەتەکەی وشتیوایە من چی بکەم پێشەوەی سیارەکە بکڕم وەکالەتەکەم لە پێشەوە دەڵێ وەکالەتەکە تەواو نازانم تەزویرە یانی چۆن لێکۆڵنەوە بکەم بزانم ئەو وەکالەتە ڕاستیان ڕاستیان بزانە خۆی دەبی دەستگا ئەمنیەکان حقات سەبارەت بەو دۆخانە لە ڕێگای ڕاگەیاندنبی لە ڕێگای هەر بابەتەکی تربیتر خەڵک وشیار بکەنەوە بۆی کە دەتوانن دڵنیابن لە بەڵگەنامەکان بەم شێوەیە بۆ شێوەکانی دڵنیابوون ڕەنگە ئەو لە لایوانە حقات ئەوان ڕێو شوێنەکان دەزانن بەڵام
نیشاندانی ئەو بابەتانەش لە پرۆگرامێکی وا لە بەرنمەیەکی وا دیسان ئەوە خەڵک وا دەکاتن کە وشار بی هەندە بە ئاسانی تووشی بابەتی هەڵخەڵتاندن نەبی دیسان دەگەڕێمەوە سەرەوەی ئەوانەی ئەو کارە دەکەن بە زیرەشی دەیکەن ئامێر بەکاردەینن هەوڵ دەدەن وێنەکان زۆر نێزیک بنەوە لە ڕاستیەکانە بۆی بتوانن خۆیان دەرباز بکەن یان بگەنە ئامانجەکانی خۆیان کە ئامانجەکی مادیە ئێمە وەکو هاوڵاتی لەسەر دام و دەستگا فەرمیەکانە پێویستە بە هەر کەناڵەکی بی کەناڵی پەروەردەیی بی کەناڵی ڕاگەیاندن بی شێوەکان و قۆناغەکانی وشارکردنەوەی هاوڵاتی دەربارەی ئەم بابەتانە پێمان بگەینی لەلایەکی دیکەوە نیشاندانی کارەکان و چالاکیەکانی دیسان دڵنیامان دەکاتەوە. بەڵام دکتۆر هەست ناکەی ئەو ژینگەی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل و عەرز و شوق قەوخان و ژینگەیەکی وایە ینی هانی ئەوانەتدا و ئەو زۆرە ساختانە بکەن بزان ئەم باسم هەر شوێنێک مەسەلە ئاسانی نییە هەر شوێنێک چالاکی ئابووری تێدابی مامەڵەی مادی تێدابی باشە دەستی یاخۆت ڕەگ و ڕیشەی تاوانیشی تێدا دەگاتی چونکە ئەو خەڵکانە ئەو کردارە دەکەن خەڵکمان هەیە ڕفتاری تاوانکاری ئەنجام دەداتن بەهۆی هەژاری و نایکە بەڵام پێسانەوە دەیەوێت خێرا دەوڵەمەندبی باشە دەیەوێت خێڵا دەوڵەمەندی بگاتە قۆناغ و پێگەیەکی ئابووری کە ئەو مەبەستیتی لە کوێن دەر ئەم بابەتە دەبینتەوە لەو شوێنێک کە چالاکی ئابووری تێدا لەو شوێنێک کە مامەڵی تێدا بە تایبەتی شوێنانەی کە مامەڵەکان لە ئاستی بەرزن یان بە ڕەپارەیەکی باشا دەکرێت بۆیە چاوی ئەو کەسانێک کە ڕفتاری تاوانکاری ئەنجام دەدەن و ئەو خەسڵەتانە خەسڵەتی تاوانکاریان تێدایە ڕوو لەو شوێنانەی ئەو کردارانەیە بۆی ئەمانە زۆر مستەهدەفن. ئەی چی بکە حکومت بۆی زەحمەتی بکە لێیان ئەوانەی خەریکی تەزویر و مەزویر و من باسیوم کرد گوتم حکومت دەسەڵات و دام و دەستگا ئەمنیەکان هەمووی داتای ئەوان لێیە چ زۆرە تاوانێک لە شوێنێک زیاتر ڕوو دەدەن من باسیوم کرد گوتم فرتوفێر و هەڵخەڵەتاندن و تەزویر لە ناو شارە چکە چالاکی ئابووری بازرگانی تێدایە لە لادەیەکانە ڕەنگە ئەم کارەمان نەبیتە لە لادێ تاوانی ڕەنگە کوشتنمانەوی شەڕ و ئاژاومانەوی شەڕمانەبی لەسەر زەویە لەسەر تا دەگاتە دوای ئەو بەپی ئەو داتایانەی کۆی دەکاتەوە لەسەر تاوان کە لە شارەکان ڕوویدایە بۆی ئاشکرا دەبیتن چ زۆرە تاوانێک لە گەڕکێک ئایا گەڕکی ملیسی زۆرە تاوانیشی تێدا زیاتر ڕوو دەدا لە گەڕەکە ملی و هەژار نشینەکان ئەگە بەراوردی بکەین بە گەڕەکەکی دەوڵەمەندە ئەگەر بەراوردی بکەین بە شوێنێکی پیشەسازیە بە پێی وەی پلان دادەنێ مامەڵی لەگە دەکاتن و هێزەکانی خۆی دابش دەکاتن بۆ چەند سکتەرەک و چەند دەستەیەکی پسپۆر ماماڵەکردن لەگەر ئەم جۆرە بابەتانە کۆمنت جەنابەت سەبارەت بەوەی چۆن بزانین ئەو خاڵایان تەزویرە ئەو بریکارنامێت تەزویر هاوڵاتیان چی بکەن باشترە بۆ ئەوی بگەنە زۆر باشە پێویستە ینی لە حاڵەتی مەسەرەن کڕینی ئۆتۆمبیلێک کە بریکارنامەیە یاخود پارچە زەویەک یا خانوویەک کە بریکارنامە ئەو خەڵکان ینی هەوڵ بدات خۆی دڵنیا بکات و ئایا لە شوێنی دەرچوونی ئەو بریکارنامە ینی ئێستا زۆر ئاسانکاری کراوە لەلایەن حکوومەتەوە دەتوانێت لە ڕێی پارێزەرێکەوە یان لە ڕێی کەسێکی یاسایی و ئەتوانێت هەڵ بدات بۆی بگات بە ئەنجامی ئەوەی کە ئەو بەڵگەنامەیە کە دەرچووە مادیبوونی نیو سعاتێکە لەوانەیە پارێکی زۆر لەوانەیە خانوویەکە کڕێ بە 10 دەفتەر یان 15 دەفتەر بریکارنامەکەی تەزویریان تەزویریان یان سەنەدەکەی تاپۆیەکەی ینی بەڵگەی بەناوبوونەکەی تەزویر زۆر جار لە خانوو تەزویر کراوە زۆر کراویشە بەدەیان بە سەدان قەزێمان ئەتوانێت دڵنیابێت لە فەرمانگەی بەناوکردنی تۆمارگەی بەناوکردنی خانوبەری هەولێر ئەو سەنەدە بە ناوی کاک بژارەوە ناوی سیانی تەواو نفوس و هەویەکانی ئەتوانێت دڵنیابێتەوە تێ بۆوانێک لە ڕزیلیە مەسەن عەقدەکە نانووسن مەسەن لە ئۆفیسی کڕین و فرۆشتنی ئارز و خانوویان بەڵێ زۆر جار هیچ عەقدی نییە ئەو بەڕیوێتی بەڵێ ئەو بابەتانە هاتوتە لامان بای 10 دەفتەر یان 15 دەفتەر یان 30 دەفتەر ینی کەمترین 6,000 لەوانێ کەمترین کڕین زەوی ماوەیەک بوو 10 دەفتەر کەمتر نەبوو تۆ ئەگەر 10 دەفتەر دەست بدەیت بۆ 6,000 یان $100 یان $200 ینی گوناحە بەڕاستی بڕۆ شوێنێک کە دڵنیایت بکاتەوە هەم پارەکەت نەڕۆ هەم تووشی کێشە و بلێ پرسیینەوەی یاسایی و تاوانکاری عەقدە زەرورە لە کڕین و فرۆشت زۆریش وەڵا باسی بابەتی بەڵگەنامەکان کرا ینی بۆ نمونە
زۆر جاران ئەگەر کار بکرێت لە سەروەی کە ئەو بەڵگەنامانە داخلی فۆڵدەری ئەلکترۆنی بکرێت بەیانی ئەمن بە ڕقەمەیەک لی دەم لۆم دڵنیا بتەوە کە ئەمە بەڵێ ڕاستەوە ئەمەوە زانیاریەکانی ئەمە لەلایەک لەلایەش کە ئەوەی کە زۆر پێم گرم بوو کامێرەی مراقبەی حقت کامێرەی مراقبە یەک لە سەرچاوانەیە کە دەبتە هۆی کەمکردنەوەی ڕێژەی تاوان ڕێگرتن لە زیادبوونی هۆکاری تاوانە چون کاتێک کە تاوانبار دەزانی کە ڕفتار و خەرش و کەوتەکانی وا بە کامێرە چاودێری کراوە ئەمە ناڵێم دەبتە هۆی بنبڕکردنی نەخێر بەڵام دەبتە هۆی کەمکردنەوەی چونکە دەبتە زوو ئاشکراکردنی کەیسەکانە زوو ئاشکراکردنی تاوانبارانە جات چەندی کامێرەی مراقبەمان لە هەموو دام و دەستگایەکان و لە هەموو شوێنەکان زیاتر بی ئەوە دەبتە بربەستەک لەوەی کە تاوانبار ناتوان هەموو بە ئاسانی تاوان بکاتنە نمونەیەکی بچوک بین و کاتێ جارێکیان لە توێژینەوەیەک دۆسی تاوانبارەکەم کردەوە باسی وی کرد گوتی من چوومە دوکانێک بۆ فرۆشتنی کەلوپەل و کەرستەوە ئەوانە سەیرم کرد ئەو شوێنەی کە پارەی تێدا دادەندرێت دوکانەکەی کەمە پێی دەڵێن دەخیل باشە قاسەکەیان کرایتەوە پارەی تێدایە و سەیرم سرم بنت کرد کامێری مراقبەی تێدا نییە و خاوەن دوکانەکەش فەرامۆشی کردیە دەستم درێژ کرد پارەکەم برد پرسیاریان لێ کرد ئەتونیەتت هەبوو گوتی ئەو کاتێ هاتمە ژۆری هەتا ئەو بارودۆخەم وێنەم نەدید ئەمن بیری تاوانم نەبوو ئەو بابەتەش نەچوومە و دوکانە ینی هەست دەکەی ئەمە ئاسانکاریان بۆ دەکەین ئەوانەیە تاوان ئەنجام بدەن نەخێر ئەم باسی دەکەم گرنگی بوونی چاودێری گرنگی بوونی چاودێری لە کامێرەی مراقبەی لە دانانی ئەو کامێرانە لەلایەن دەوڵەتەوە لەلایەن حتا لە شوێنە گشتیەکانەوە حتا لە شوێنە تایبەتیەکانەوە تەنانە و کەسانێکی کاری بازرگانی دەکەن تەنانە دەو کەسانێک بۆ نمونە ئەتوکە باسی ئۆتۆمبیل دەکەی پێویستە بۆ نمونە هەموو ئەو معرەزانەی کە ئەو فرۆشتنی ئۆتۆمبیل دەکەن لە هەموو ئەو شوێنانێک کە چالاکیەکانیان تێدا ئەنجام دەدرێتن کامێرە دانێت کامێرەی مراقبە بەس تاوانبارمان بۆ ئاشکارا ناکاتن شێوازی کردداری تاوانیشمان بۆ ئاشکرا دەکاتن ینی چۆن ئەوانە فێڵ دەکەن بەس شێوەیە کردارەکە ئەنجام دەدەن ئەوانە کاری دەستگاکانش ئاسانتر ڕێگرتنە و ئیزباتی حالەکەش دەکەن دەستەکانتان خۆش بێ زۆر سپاسدەچینە کەیسی سێیەم کە لە ڕۆژی قەدەغێکردنی هاتوچۆ دوو گەن دەژیر دەکرێن بە ماتۆر مخدراتیان پێبوو و چەکی بێمۆڵەتیشیان پێبووە با گوێ لە لێکۆڵینەوەکە بگرین ئەفسەری لێکۆڵین ئێمە نووسینگەی نێشتنی تاوانی باکوور کە بەردەوام بین لە ئەرکمان سەرڕای قەدەغی هاتوچۆ دەمەوێت باسی دۆسێکدا لەگەڵ کە بریتە لە مادەی مخادرات و چەکی بێمۆڵەت مەفرەزەکان مەلەکاتی ئەرچ خۆیان لە سنووری نووسینگەمان دوو کەسیان دەژیر کرد گومان لێکرا قەدەغی هاتوچۆ لە کاتی قەدەغی هاتوچۆ بینیان دەسوڕێنەوە لە سنووری نووسینگەکەمە دوو کەس بوون ماتۆریان پێبوو ماتۆرسکیلیان پێبوو پاژۆی دەستگیرمان کردن بینیمان میزانیەی مادەی مخادراتیان پێیە و چەکی بێمۆڵەتیان پێیە پاژۆی لە نووسینگە پەراوی لێکۆڵینەمان بۆ ڕێک خستن ڕەوانەی بەردەمدا دانیان بە تاوانەکەیاننا کە وایە هاتینە بۆ وەی مادەی مخادرات بکڕن بەدەست بێنن پاژەوەی دانیان بە تاوانەکەی پەراوی لێکۆڵینەمان بۆ ڕێک خستن نادمانە بەردەم دادوەری ئێشەگیر دادوەری ئێشەگیر بڕیاریدا بە گرتنیان بە پێی مادەی چاردەی مخەدەرات و ئەوە کێشەشی سەر بەخۆش بۆی بکاتەوە کە 21 چەکە لەبەر ئەوەی چەکی بێمۆڵەتیان پێ بووە لەوەتە ئەو قەدەغی هاتوچۆیە هەست دەکەی ڕووداوەکان کەمترین لە چاوجاران تاکە هەیە وا دەبینی گەنجێک بۆ ماتۆرسکیلێک ڕووداوێکی وا لە چاوجاران حاڵەتەکانمان کەمتر بوو. سپاس بۆ ئەفسەری لێکۆڵینەوە دەستان خۆش بێ جەنابی پارێزەر لە کاتی قەدەغەکردنی هاتوچۆ ئەوەش سزای خۆی بەڵێ ئەوە مخالەفەکردنی تعلیماتی بڕیارەکانی ڕێنمایەکانی مادەی 240 سزاکەش خراپ نییە زۆرە ئاکید ئەوە سزا ئەدرێ هەتا 6 مانگ سزا ئەدرێ زۆر چاکە پێچوانەی یاسان ماتۆرسیکلیان پێ بووە بێمۆڵەت ئەوە سزاکەی چۆنە ئەویش دەکا کە مۆڵەتی هەڵ نەگرتووە ئەوش یاسای هاتچۆ لەسەری جێبەجێ دەبێت
کە بێمۆڵەتەوە بە بێمۆڵەتی مخدراتیان پێ بوو بە میزانەوە ئەو شتوانێکی ترە ئەو چاردەی مخدرات دەگرێتەوە. چاردەی مخدرات لە یاسای مخدراتی ژمارە 16 ساڵی 1965 هەموارکرا ئەو ثانیان یان ئەوەلەن لەسەران بەپی تاوانەکە چۆن ئەنجامیان داوە ئایا تەعاتیە یاخود بەکار تجارەتی بازار بە میزانی پێ نابێ قابلە بە دانیشە بە میزان کڕی و فرۆشتن بووە ئەوە سزایەکەی تاکو عدام تاکو مؤبەد دەڕوات ئەدی چەکی بێ مۆڵەت ئەوش حتمما یاسای چەکمان هەیە 21 چەک سزا ئەدرێت سزایشی تایبەتی خۆی هەیە ینی یەک دنیا تاوانیان ئەنجام حتمما ئێستا ئەو کەسە لەوانەیە کە ئەڕات ڕابۆ شتێک ئەڕات نازانێت کۆمەڵێک تاوانی ئەنجام داوە ئەوە یاسا هەمووی ڕێخستەوە هەر بابەتێک هەر کارێک هەر فعلێک ئەکرێت ئەنجامی ئەدات ئەبێت لە چوارچێوەی یاسایە بێت دەستخۆشی لە دەستگای ئەمریکان دەکەم ئەوە زانیویانە دوو گەنج لەسەر ماڵپەڕ زانیویانە هەموو شتەکە غێر قانونیە حتمما دیارە ینی کە لێکۆڵ ئەسری لێکۆڵینەوە کە ئەبینێت یاخود تاوانبارەکە بینێت دیارە دەزان دەستەکانی خۆش بێ جەنابی عامید ئێمە مختبەراتی ئەومان هەیە بۆ پشکنینی یەکێک بزانین بەکاری هێناوە یان ئەیفرۆشێ ئەوە چۆن یەکلایی دەکرێتەوە بەشی تاقیگەی کیمیا من هەیە ئەوە دەتوانێت چ مادە هۆشبەرێک بۆمان بێت دەتوانێت تحدید ئەو جۆرە مادە هۆشبەرێکی چنەوەی کە بڵین ئەو مخدرە ئەجینال دکتۆر ئەتوانێت فحسی بکە بەکاری هێناوە یان نا ئەوە لە پەیمانگەی دادگای خوێنەکەی ڕوانوی دەکرێت فحس دەکرێت ڕۆژانە هیتمان زۆرە و کەیسانە بەڵێ هەیە ئەف کاک بژار ئەو تۆمەتبارە کە دەگیرێ پشکنینی بۆ کری ئەو مادەیە ئایا مخدرە یاخود مخدر نییە ئەوە لەلایەکەوە لەلایەکی ترشەوە تۆمەتبارەکە بە هەمان شێوە ڕەوانی لێژنەی بۆ ئەوی بزانێ ئایا ڕێژەی خواردووە بەکارهێناوە یان خودنا ئەوانە هەمووی ئەنجام بدرێت. جەنابی عامید بەسەریعی لەمە بزانم تەزویری ئەوە هەیە مۆڵەتی هەڵگرتنی چەک ئەو کەیسانەمان مۆڵەتی هەڵگرتنی چەکیش ئەویش وەکو هەموو بەلگەیەکی فەرمیە معرەزە بۆ تەزویر وەکو جنسیە و پاسپۆرت و بەڵگەنامەوە هەموو کەسێکیش محرەکی ڕسمی تەزویرەکە بەپێی مەبەستی بەکارهێنانی بە پێویستی ئەو کەسە مختبەری چەکیشمان هەیەوە لایەوە بەڵێ مختبەری چەکیش هەیە ئەویش پێشکەوتووە بەڵێ داتەبیسمان هەیە هەموو چێکی کارەکانی چیە و مختبەرە زیاتر لەسەر گولەکە ئیژەکانی لەسەر گولە و داتەبیسیان هەیە هەموو چێکێک حکومەت مولەتی پێدابێ لەکنەوان هەیە خۆمان هەیە بەڵێ بە تۆمار کرایە بەڵێ و دەتوانین هەموو داتەبیسیان سەر هەیە چەک پەنجەمۆری لەسەر دەردەچێت پەنجەمۆر دادگا داوا بکە بڵێ یعنی ئەوە نیە بڵێەوە ئاسنە دیار نابێت چەند کەسێک بەکارینە. دکتۆر بە پرسیارەتی دایک و باوک دوو گەنجن لە ماڵێک دێنە دەرە میزانی پێ مخدراتی پێ دەمانچەی پێ ئەو دایک و باوکە لە چۆن ئەو دایک و باوکە دیار نینە چونکە یەک لە هۆکارەکانی ڕووکردی توشبوونی مرۆڤ بە تاوان و لادان یەکترازانی خێزانە نەبوونی چاودێری لەسەر هەرسوکەوت و ڕەفتاری مناڵ یان تاک لە دەرەوەی خێزانە ئەمە یەک لە موسیبەتەکانی ئێمەیە کە تووشی چاودێری لەسەر دانانێن ڕەنگە تووشی هاوڕێ و خەواڵی خراپ بیتن ئەویش تووشی کردار و هەڵسوکەوتینا تەندروستی بکاتن. خێزان پێگەی یەکەمە بۆ ڕێگرتن لە دروستبوونی تاوان یان تێکنەچوونی کەسایەتی مرۆڤ یان پەروەردەی تەندروست بەرەو ئاراستەیەکی باشترت دەباتن. جاکە خێزان تێکچوو یان خێزان چاودێری لەسەر منداڵەکانی خۆی دانەنا یان خۆی دایک و باوک گرفتی تەلاقیان هەبوو یاخود کاتی نەبوو چاودێری بکات ئەمانە هەر هەمووی دەستە بواری یەکێتی خێزانەوە و کاریگەری لەسەر ڕەفتاری مرۆڤ. ئەوەی گرنگە من باسی کەم لێرە باسی دۆسەی مخدراتان کرد حقت ئەمن ئەو بابەتەم زۆر پێگرنگە چەند خەڵک حەز دەکەم باسی کەم بۆی کە بینەرانی ئێمە پێ وشیار بن. ئێمە لە دوای 2003 مەوادی مخدر هاتە لەو وڵاتی عێراق پێشتر بەس ڕەنگە لە وڵاتێک بە وڵاتی عێراقدا دەهات دەسوە وڵاتێکی دیکە
بەڵام لە سەردەمانێکی وەکو ئەمڕۆدا ئێستا بوویتە شوێنی هینان و بازرگانی پێکردن و فرۆشتن و کڕین تا دەگاتە دوای شتێکی سیاسیش تۆزێک ڕێژەکەشی ڕێژەکەشی بەپێی توێژینەوەکان زیادی کردیان و مەترسیەکەش لەوەیدا حقت ئەمن ئەوەی بەپێی توێژینەوەکان خیندیتمەوە ئەوەی بە پلەیەک دێتن لە وڵاتی عێراق مادەی کریستالە کە بابەتەکی زۆر ترسناکە و دەستە قالبی یان چوارچێوەی ئەو مخدراتانە کە پێی دەرێن مختلقە دروست کراوە لە تاقیگەکانە چکەمە زۆری سروشتیمان هەیە کە لە هەندێکشمان هەیە مصنعەیە کە لە بابەتی سروشتی لەگە هەندێک ماوادی کیمیاوی وەڵام مختلقە زۆر ترسناکە بابەتی کریستالی تێدێتە ناوێ جا مەوادی مخدر بەکارهێنانی طبعاً پێشوی باسی بکەمە بەدەی بزانین بازرگانی کردن بە مادەی هۆشبەرە دوای نەوت و چەک دێتن بۆیە ئەویش چاوەشی زۆری لەسرە مەترسیەکەی لەوەیە مادەی هۆشبەر دەبتە هۆی تێکدانی مرۆڤ لە ڕووی ئادەمیەت و مرۆڤایەتیەوە تێکدانی باری تەندروستەکەی لایانی عقلەکەی لایانی هەزەکەی هەرچی کۆنتڕۆلە لە هەرسوکەوت و ڕەفتاری نایمێنێ باری ئابووری و داهاتەکەی خێزانەکەشی تێکەدا خێزانەکەش تووشی لێکترێزان دەکاتن ئەو بازنە فراوان دەبیتن دواتر کاریگەری لەسەر کۆمەلگا دەکاتن یعنی تاوانی زۆر مەترسیدار ڕەنگە لە ڕێگای بەکارهێنانی مادەی خۆشبەر بکرێت مرۆڤێک لە ڕێگای برادری خراپەوە فێرە بەکارهێنانی مادەی خۆشبەر دەکرێت چەند ڕۆژی یەکەم و چەند مانجی یەکەم ڕەنگە توانای دەستدەبەرکردنی ئەو بڕەپارەی هەیە کە بتوانانی مادەکە پێ بکڕێت بەڵام دوایی کە ئەو بڕەپارە نما دەستدرێژی دەکات بۆ کەلوپەلی ناوماڵی خۆی دواتر کە ئەویش نما دەستدرێژی دەکاتن بۆ کەلوپەلی ناوماڵی خەڵکە ڕەنگە زۆر جارن خاڵەکەی زۆر گرنگە باسی کەم ئەم لە توێژینەوەکان تێبینیوەم کردی زۆر ئەو کەسانەی کە ئەوانەی مادەی هۆشبەر بە تاک دەفرۆشن ینی بازرگانی تاچی پێ دەکەن لە سەرەتادا ئەوان ئەو کەسانە بوون کە بەکاریان هینایە بەڵام دواتر پارەیان نمایە بازرگانەکان بەکاریان دەینن بۆ فرۆشتنی ئەو مادانە بەرامبەر دابینکردنی ئەو بڕێ مادەیە کە ڕۆژانە پێویستیان پێ هەیە بابەتەشی بەڕاستی ترسناکە کاک ئەحمەد مادەی هۆشبەر بۆتە هۆی زیادبوونی تاوانیش حتمما لە ساڵانی پێشوو وەکو کاک دکتۆر ئاماژە پێ کرد ڕێژەی تاوانکاری مادە هۆشبەرەکان زۆر کەم بوو بەڵام ئێستا ڕێژەکە زۆر زیادی کردووە ئەمە کو پارێزەر کە پێشتر کێسێک بە خلالی ساڵانی 2003 و 4 و 5 و 6 ئەوانە لە 3 مانگ جارێک ئێمە کێسێکی مادە هۆشبەرمان بۆ ئاهات بەڵام ئێستا لە هەفتەیەک 10 قەزێ 20 قەزێمان و کێشەمان بۆ دێت یعنی ئێستا ڕێژەی تاوانەکە زۆر زیادی کردووە بەڕای توانە ئەگەر ئیشیان لەسەر بکەین دەتوانین بیانگەڕێنەوە ناو کۆمەلگا ئەمە دەکرێت وەکو خۆشیێکی دەرونیان خۆشێکی عقلیان چکە باسی خۆگرتن دەکرێت شتێکنی چارەسەری نەبیت لە ڕێگەی کۆمەڵێک ڕێبشوێنی تەندروستی تۆ دەتوانی بە شێوەیەکی پلانەشی ڕێگە بۆ داڕژراو بتانی بەرەبەرە بتانی ئەو جستەی خاوێن کێ لە ئەو بڕەمادەی کە هەیتی بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە بیزانین ئەمە دوو جۆرە ئیدمانمانەیە خۆگرتنمان هەیە جۆرەکمان هەیە کە پەیوەستە بە تێکەر کە خوێن دەبیتن ئەو ڕەنگە زۆر بە ئاسانی و یان کاتەشی زۆری ناوێت کە لە ئەو خوێنە پاک دەبتەوە لەو مادەی بەڵام ئیدمانە دەرونیەکە پەیوەستبوونی ئەو مرۆڤە لە ڕووی عقلیەوە بۆ مادەیەوە ئەوە کاتەکی زۆری دەبێتن جارێک لە چاوپێکەوتنێک بە کەسێکی مدمین لەگە پزیشکێکە ئەم لە کەناڵێکی تەلەڤیزیۆنی بینیم باسی وی دەکە دەگوە هەموو ژیانی من بوویتە ئەوەی کە ئەمن ئەوڕۆ ئەو بڕەمادەم هەبی یان ئەو حەبەم هەبی ئەو ترامادۆڵی بەکاردەینا و دواتر بیرم هەم لەسەوەی بوو لۆ بەیانی دەبی ئەو حەبە دابینم کردبی باسی دەکە دەگوە بەیانیان کە لە خەو هەرستم هیچ جوولەکەم پێ ناکرێت چاڵاچەکەم پێ ناکرێت تا ئەمن ئەو مادەیان ئەو حەبە بەکار نینم کاتێک کە بەکاری دەینم بە شێوەیەکی خێرا هەر دەستمەوە و دەخۆم دەشۆم و جوولەک لەبەر دەکەم و دەستمە سە شوێنی کارکردن دکتۆرەکە پزیشکە پرسیاری وەی لێ کرد ڕۆژ زەمن چی پرسیاری وەی لێ کرد گوتی کاتێک ئەو حەبەت بەکارهینا چەند چاوەڕێ دەکەی هەتا هەر دەستی و دێوە سەربار گوتی دەموو دەستە دەستمەوە جا ئەو حەبەکە تو مرۆڤەکە ئەو مرۆڤەی کە مدمینە دەیخواتن کە دەستە خوارێتە کاریگەری دەکات کاتی دەوێت باشە بە مانای وێ ئەوە ئیدمانێکی دەرونی هەیە تەنها بەوەی کە بیخواتن ناوێشی خۆی لێ ئێستا لە ڕووی جستەیەوە ئامادەیە و لە ڕووی عقلیەوە ئامادەیە و جا لە زۆربەی وڵاتانی دنیادا ئەمش تەمەنا دەکەم لە لای ئێمەشە نازانم تێبینیم نەکردی لە لای ئێمەشدا مەسەحاتی چارەسەرکردنی خۆگرتن بە ئیدمان بکرێتەوە لە وڵاتان فەرمی و نافەرمی هەیە چۆگە تو ڕێژەکە زیادی کرد
ناچاری شوێنی تەندروستی بکەوە تایبەت بە چارەسەرکردنی خۆگرتن بە مادە هۆشبەرەکانەوە چکەوە وەکو باسم کرد ئەمە بابەتە چی یەکجار ترسناکە چکە تو باسی وەت کرد تاوان زیاد دەکایەنە خۆی بەکارهێنانی تاوانە بازرگانی پێکردنی تاوانە بەڵام خۆگرتنیش مرۆڤەرە و تاوان دەباتن چەند لەبەر ئەوەی عقل دەوەستێنێت کە تو دەری سەرکەر یعنی مخدر العقل دوا قسەت چیە بۆ ئەوانەی بەکاری دێنن دوا قسەم بۆ ئەو کەسانە ئەوەیە کە ئەوانە ئەگە سەیری ئەزمموی خۆیان بکەن سەیری ژیانی خۆیان بکەن لە ڕێگای بەکارهێنانی ئەو مادانەوە ئەو فلیمەی کە لێیاندا قیچەک بیگەڕێنەوە سید کەمزان ڕفتاریان چیلیاتی و خێزانیان چیلیاتە داهاتیان بەرەو چێن دەرچووە نامۆ بوون حەز ناکەن خەڵک بیان بینی لە شوێنی بە تەنها دادەنیشن ئەمان ئەگە سەیرێکی ئەو بابەتە بکەن ڕەنگە بیر لەوەی بکەنەوە کە ئەم بابەتی کە بەکاری هێناوە ترسنۆکە هەوڵ بدەن خۆیان لێ دەرباز بکەن چارەسەرکردنیان زەرەرەکانی زۆر کەمترە لەوەی کە بۆ کۆمەلگا چ بۆ دەوڵات چ بۆ هاوڵاتی چ بۆ خێزانە ئەگە بەراوردی بکەین بەوەی کەم ئەو بابەتەمان نەبیتە چونکە کڕینی فرۆشتنی ئەمە ڕەنگە زەرای پارێزەر دەزانیتن تاوانەکانی غەسیل ئەمواریش دەستە بواری ئەوەی بابەتی فرۆشتنی مادەی سەرکەرە ئەو بابەتە دێتن بە شێوەیەکی ناشەرعی دواتر دەکرێتە پارە ڕەوانەی بە شێوەیەکی شەرعی ئەو جارە ڕەوانەی وڵاتەکانی دیکە دەکرێتەوە ئەوە هەموو کۆمەڵێک تاوانی تێدا یعنی کاریگەری زەرەر و زیانی ڕاستە و خۆی لەسەر پێگەی ئابووری وڵاتیشەیە دەستەکان تۆ ئەی کاک ئەحمەد تۆ چیت هەیە بەوانەی کە بەکاری دێنن وڵام مێدوارم دوورکەونەوە لەو مادەیە ینی مادەیەکی زۆر مەترسیدارە زۆر ترسناکە لەناو کۆمەڵگا ینی ئینسان وای لێبێ کە عقلی خۆ لە دەستدا ینی ئاگای لە خۆی نامێنێت چی ئەکات یعنی وەکو چی وەکو وانی چی لێ دەکو مرۆڤایەتی نامێنێت زۆر سوپاسان دەکەم سوپاس بۆ بینەرانی عزیز سوپاس بۆ ستافی تاوان و سزا شەو شاد